کتێبخانەی حەیدەری پێشەنگایەکی تایبەتی بۆ هونەرمەند حەماستۆدیۆ کردەوە کە تەواوی کارەکانی کە لەم کتێبخانەیە لەم پێشانگایە نمایش کراون پێکاتون لەو شتومەک و کەلوپەل و پێداویستیانەی کە فڕێدراون هەر بۆیە ناوی پێشەنگاکان ناونراوە هونەر لە زبڵدا. بۆ یەکەم جار دوای زیاتر لە ساڵێک لە ڕێخستنی کۆڕ و سیمینار و بڵاوکردنەوەی کتێبخانەی حەیدەری پێشەنگای هونەر لە زبڵدا بۆ هونەرمەند حەماستۆدیۆی کردەوە. پێشەنگاکە لەو کەلوپەل و پێداویستیانە دروستکرابوون کە بەکار هاتوون یان فڕێ دراون و جارێکی دیکە بە شێواز و ستایلێکی هونەری دروستکراونەتەوە. زۆر شتمان هەیە لە بەردەستە فڕێدرایە هونەری لێ دەردەسی. شێوازەکار ئەوەندەیە ئەتو بە چاوەشکە تەمەشایکە بە چاوەشکە وەرە مامەلەی لەگە بکە. زۆر کەرستەشمان هەیە ئەمە دەتانین ئیزافەی لەسەر بکەین لەسەرا کەرست کاڵایەکی لۆی بتانی بیگۆڕی شێوازێکی هونەری بدە. ئەوجە پارچە جوونیەکە تۆزەک ڕەنکردنە یەک دوو بەردە لەسەری دانێ یا هەندێک گوێماسیە شتێکی نوێ دەداتەوە. زۆری هێتەیە شوشەیە پلاستیکە ماوەکی زۆری دەوێتەوە ئەوە بتاوێتەوە حەلبی. فاتو ئەگەر بێتۆ دیسان بەکاربیێنی نا دەبتە گوڵدانێک لە ماڵێک دەبتە شتێکی جوانکاری و لە هەمان وەختیش پیشە و کارێکە توتانی پارەی پێ پەیداکەیت.